بەڵێ خۆشەویستان ئامادەبوانی بەڕێز لەگەڵتان بەردەوامین. سەرەتا بە پرسیارکردن دەست پێکەین، هەرکەس لە خۆی ڕابینێت ئەتوانێت بێت لەگەڵمان بەشدار بێت. ئێمە پرسیاری لەکەین، ئێوەش وەڵام بدەنەوە. ئەگەر وەڵامان بدەنەوە ئێمە خەڵاتتان پێبەخشین، بێگومان خەڵاتەکەشمان فاسلینگە. کێ ئەوێ بەشداری بکات وەکو یەکەم کەس لە خۆی ڕابینێت؟ لە خانمان ئەو خانمانە هەر بژی یەک چەپڵە یەک چەپڵە فەرمو فەرمو. بەخێر بێ خانم. زۆر سپاس. ئەگەر ڕووکەیتە کامێرەکەوە نەورۆزت پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ. زۆر سپاس. ناوی بەڕێزت؟ سەوسەن. سەوسەن خانم، نەورۆزی ئەم ساڵ چۆن بوو بەلات؟ وەڵا خۆش بوو زۆر. کەواتە پرسیارەکەی من لەسەر نەورۆزە. ئەگەر بیزانی من خەڵاتەکە، ئەگەر نەشی زانی تۆ ئەبێ خەڵاتێکی من قبولتە؟ ئەگەر نەزانم هیچ نازانم پێشکەشێکم. بۆ ناتوانم. باشە، پرسیارێک ئێمە زۆر ئاسانە، هەروەکو وتم لەسەر نەورۆزە. پرسیارەکەمان ئەڵێ مانای وشەی نەورۆز چییە؟ مانای وشەی نەورۆز زۆر زۆر ئاسانە. نەورۆز تکایە هاوکاری بکەن. یعنی چی؟ یعنی نوێ. ئەخر نەورۆز دوو وشەیە، لە دوو بڕگە پێکاتەوە. نەو ڕۆژ یعنی ڕۆژ. نەو یعنی ڕۆژ؟ بەڵێ. نەو ڕۆژ شتێک لێ زانیوە، بەڵام منە بەوێ وەڵامی تەواو وەرگرە. نەو ڕۆژ کەس لەگەڵ نییە؟ ڕۆژێکی ئەوە قۆپیەکەی؟ کێ بوو هاوکاری کرد؟ نامرتم کەس لەگەڵی وامزانی هاوسەری لەگەڵەیە. باشە، ئێمە ئەتوانین بەڕاستی بۆ دانێن، چکەوتە نوێ بوونەوە واتە ڕۆژێکی نوێ نزیکە لە نوێ بوونەوە. دەست خۆش بێت. زۆر سپاس. ئەگەر هاوکاریمان کەن خەڵاتەکەی بۆ بێنن، چەپڵایەکی بۆ لێدان. ئەوەش خەڵاتی فاسلینگ بۆ تۆ هیوادارین. فەرمووەگەر شتێکتە بێ لە کۆتایە. هیچ منیاتانها دەستخۆشیتان لێ یەکەم بە خێراتنتانەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. دەست خۆش بێ. فەرموو سەرچاوە. بەڵە خۆشەویستان، ئێمە لەگەڵتان بەردەوامە بین، بەڵام دەچینە بڕگەیەکی دیکە پاشان بڕگەی پرسیار بەردەوامی پێداین. ئەویش بڕگەی حەبل ڕاکێشانە. پێم وا بێ کۆمەڵێ بەڕێز پێیان خۆشە، بەڵام ئێمە ئائیلە وەردەگرین. 4 کەس تا 5 کەس، دوو ئائیلەی بەڕێز. ئەگەر نا دوو کەس لە خانمانی شەتوانن لە خۆتان ڕاببینین ئێوە بەهێزن. ئەو دوو بەڕێزە ئێوەش دوان وەرن. بیگرە دەستان تۆم گرن، خۆتان حازرکەن. ئەگە من وتم 1 2 3 دەست پێکەن. باشە؟ 1 2 3 ئەوگرە و بردیەوە. وا دیارە ئەوە حەزی لێ بوو دۆڕێ. بەداخەوە دەستان خۆش بێت. بەڵە خۆشەویستان، وەک بینیتان لە بەڕگەی حەبل ڕاکێشان ئەم دوو بەڕێزە بوون بە یەکەم. هەرچەند زۆری شەڵماندا لەگەڵیان، بەڵام گرایەڵمان نەبوون، بەڵام ئاخریامان نەبوون بە یەکەم. تکایە تەشویقیان کەن، چەپڵەیەکیان بۆ لێدەن و خەڵاتەکانیش ئەگەر ببەخشێ، بەڵام ئێمە یەک خەڵاتمانەیە، ئێتر ئێوە چۆن ڕێکەکەون شەڕ نەکەن لە نێوان خۆتانە. ئەگەر خەڵاتەکەیان بدەنێ فەرموون. فاسلینگە پێشکەش بە ئێوە بۆ هەردووکتانە. ئەو مافێتر ئەیفرۆشن پارەکەی دابەشەکان، هەردووکتان ئیشی پێکەن. من کارم بەوە نییە. پیرۆستان بێت. نەورۆز دیشتان دووبارە پیرۆز. فەرموون دەستان خۆش بێت. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵە خۆشەویستان، لەگەڵتان بەردەوامە بین پاش کەمێکی تر.
بەڵێ خۆشەویستانم لەگەڵتان بەردەوامین ئێستا دەچینەوە بۆ بڕگەی یەکەمان کە بڕگەی پرسیارکردن بوو بۆ مەبەستەش پێمان خۆشە باشگی دوو بەڕێز بکەین ئەو بەڕێزە جلی کوردی لە بەردایە ئەو بەڕێزەش هەمووتان بەشدار بن تکایە بەس هاوکاریمان بکەن بەخێر بێ بەڕێز سپاس بەڕێز ناوی بەڕێزت هوشیار هاگۆشیار خەڵکی کوێ خەڵکی دوکانم قەزای دوکان لە دوکانەژین نا لە سلێمانی بەس خۆشکێرە بەڵێ چۆن لەم ئاهەنگە هەڕوانی ئێمە ئەمڕۆ ئامادەمان کرۆ بە ئێوە زۆر خۆشحاڵی شتێکی زۆر باشە قەت پێشتر شتی وا لەم جۆرە کراوە لە شارۆچکەی دوکان تازە بابێت شتێکی تازە باڵێ زۆر سپاس ئەم کاتت باش بەڕێزم سەرچاوم کاتەوە ناوی بەڕێزت تەها عەبدولکەریم لە دوورۆ زۆر هاوارتا کرد من بانکە دڵی ڕاحەت بوو ئێستا بانگم کردی بەڵێ دەست خۆش باشە بە چاوان ئێمە لە خزمەت هەمووتانە بێن هەمووتان بەشدارە بن لە ئافرەتان لە پیاوە بەلەم بوو برسیتە ئەتی بەشی ئێمە بەسەر چاو لە خزمەتانە زۆر بەڕێزە خەڵکی دوکانی نەخێر لە سلێمانی هاتم خەڵکی سلێمانی ئەناو سلێمانی بەڵێ بەڵێ زۆر بەخێر بێن ئێمە پرسیارمان هەیە پرسیارەکانیشمان ئاسانە چونکە بۆ کەیفخۆشی ئێوەیە هەدەفی ئێمە بەبەستی ئێمە بەس کات خۆش بۆ ئێوە هەروەها بەخشینی خەڵاتیشە بۆ ئێوە پرسیارەکەم بۆ تۆ کاک هوشیار و دروستە هاوین هەواری ئەحمەد ئاوا سەر بە کوێ ئەکەوێتە چ پارێزگایەکەوە ناحەی خورماڵ پارێزگای سلێمانی ناحەی خورماڵ ئەوە یار بەشی یەکەمە دروستە بەس بەشی دوامت هەردووچی تەواوە نا بیرت چوەتەوە پارێزگای سلێمانیە بیر چۆتەوە 16 سێت بیر چوەتەوە قەزای هەڵەبجە قەزای هەڵەبجە شاری تازەیە گرنگ ئێستا سلێمانی بووە ئێستا بێ بە هەڵەبجە باشە کەوا بێ هەڵبجێ قەزای پارێزگای هەڵەبجەی تازە وتت خوورماڵ ناحەی خورماڵ قەزای هەڵەبجە پارێزگای سلێمانی پێشتر وە بۆ ئێستا پارێزگای هەڵەبجە کەواتە ئێستا بڵێ پارێزگای هەڵبجە هەڵەبجە بڵێ پێت خۆش نییە هەڵبجە بۆ پارێزگا حاڵین چۆن ئەبێ شانازی پێ بکەیت بەڵێ زۆر سپاس توانین بڵین وەڵامەکەت ڕاستە دەست خۆش بێت کاک ناوی بەڕێستم لەبیر چۆ کاکتەها ناوی تەواوی شاعری کورد پیرەمێرد پیرەمێرد ناوی شاعیر پیرەمێرد پیرەمێرد خەڵکی سلێمانی ئەبێ بیرزان بەڵێ بەڵێ لەقەبەکەی یارە بووە مامەیارە لە مامەیارە نێژراوە حاجی تۆفیق حاجی تۆفیق ئەنێ حاجی تۆفیق حاجی تۆفیق عەبدوڵڵا حاجی تۆفیق ئەزانم بەس عەبدوڵڵا حاجیش بووە شاعریش بووە بەڵێ بەڵێ حاجی تۆفیق بەڵێ باشە ئێمە بە دروست بۆ دانی گرنگ ناوەکەی خۆی زانی ناوی تۆفیق مەحموود هەمزە زۆر سپاس ئەگەر تەشویقیکەن چەپڵەیەکیان بۆ لێدان وەڵامەکانیان ڕاست بوو زۆر سپاس بەڵێ داواکەم لە هاوکارانم ئەگەر خەڵاتەکان پێشکەش بەم دوو بەڕێزە بکەن بەڵێ خەڵاتەکەمان فاسلینگێکە بۆ ئینتەرنێت هیوادارم بەدڵی خۆش پیرۆست خۆشحاڵم زۆر شتێکی دەکەم پیرۆزبایی دەژین نێوڕۆز لە هەموو گەلی کوردەکەم زۆر سپاس بۆ تۆ پیرۆزە دووبارە بۆ ئەم بەڕێزش ئەگەر هاوکارم فاسلینگ فەرموو فەرموو ئەو فاسلینگە بۆ تۆ دەستان خۆش بێ دووبارە پیرۆزبایی جەژی نەورۆز لە ئێوە و لە هەموو میلەتی کوردەکەم و زۆر سپاس دەستان خۆش زۆر سپاس بۆ تۆش فەرموو بەڕێزە خۆشەویستان ئێمە بەردەوامین دیسان لە گەڕانەکانمان لەگەڵ ئەم کچە جوانانە ئازیزانە لەگەڵمانە وەستاون ئەم کاتتان باش ئەم کاتی تۆش باش بەخێر بێت هەروایی ئێوەش ڕۆزیشتان پیرۆز بێ لە هەمووتان بینەران چۆن بۆ ئەمڕاتنە دەرەوە بە بۆنەی جەژنی نەورۆزەوە هاتیینە دەرەوانێ بۆی کاتێکی خۆش بەسەر بەرین و دوێنێ شاتن یا هەر ئەمڕۆ دوێنێش هاتی مام نهاتیم بۆ دووکان دوێنێ چون بۆ ئەزمەڕ و سەرچنار ئەزمار و سەرچنا خۆش و قەرەباڵق بوو بەڵێ زۆر قەرەباڵق بوو بەخۆشی بێ ئێوە شەروە ئێمە شەروە بامان شێوە لەگەڵاوانە هاتین دوێنێ شاتن دوێنێ ڕۆشتین بۆ ئەزمەڕ و سەرچنار چکە قەرەباڵق بوو بەڵێ ئەمڕۆ هاتین بۆ ئێرە بەخۆشی بێ مشتە لە جەژن و شادیا بن ئێمە پرسیارمان هەیە وەڵامیش لە ئێوە خەڵاتیش لە ئێمە پێتان چۆنە زۆر باشە باش پرسیارەکەمان ئاسانە خەڵک کوێن ئێوە سلێمانی ئێوەش هەروە سلێمانی کەوا بێت پرسیارەکە ئێمەش لە شار سلێمانیە هونەریە لەسەر هونەرمەندێکی گۆرانی بێژە پرسیارەکەمان ئەڵەیە ناوی تەواوی محەممەد ئەفو حەمەی نێرگز چییە؟ ئەمە نێرگز تازەیش کۆچی دوایی دای زیرەک بن بەردەوام گوێ لە گۆرانی خۆشانی ناگرێت
بۆم یەکێکم لەوانی کە معجبم بە گۆرانەکانی محەممەد نێرگس وەبزانم ناوی تەواوی محەممەد ساڵح شەریف. محەممەد ساڵح شەریف منیش محەممەد نێرگس ئەو ناسناوێت نازانم بەس ماوەسە ناوەتەوە خانمە ئەوەی گوت ئێوە هاوڕای دایکمە منیش. ئەو دایکی تۆیە ماشەڵڵا تۆش لەگەڵ ئەوی محەممەد ساڵح شەریف ئێوەش لەگەڵ پورماین زۆر باشە دەستی خۆش بێت مادام هەر گوێژ لە دەنگێگری و لەبەرەوەی حتممە ناوە بەڵێ محەممەد ساڵح شەریف شەریف دەستان خۆش بێت هەر سەرکەوتوو بن ئێمە خەڵاتانەکەین بەڵام پێشەوەیەوە هیچمان پێشکەش ناکەن ئێمەستان دەنگی خۆش نییە مادام گوێ لە حەمای نەرگزەگری شتێک ئێمەش پیرۆزبایی ئەم ڕۆژە خۆشە لێوەکەین دەستخۆشیتان لەکەین بەخێر بێن سەر چاو خۆشحاڵ بوون ئێمەش بەو پیرۆزبایە من بەڕێ کردوانە باشە خەڵاتەکەش فەرموو سپاس پیرۆزە بە دڵی خۆش ئیتر بۆ خۆتان ڕێکەون نەبا سپاس مەمنون خۆشەویستان سپاس ئێمە لەگەڵتان بەردەوام لەگەڵمان بهارا بەڵە خۆشەویستان لەگەڵم بنەماڵە بەڕێزە داین مانوێش قسە لەگەڵ ئەوانکەین گفتوگۆ لەگەڵ ئەوانکەین پرسیاران ئاستەکان کاتتان باش ئایلەیەکەن ئێوە لەکوێوە هاتوون لە چەمچەماڵواتی چەماڵ خەڵک چەمچەماڵ هەڵابجە باشە نەورۆز دشتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان بەخۆشی بێت ئێمە پرسیارێکمان هەیە ئەگەر خۆشتان پیرۆز بێت زۆر سپاس زۆر سپاس ئەگەر وڵامی پرسیارەکە ئێمە بدەنەوە ئێمە خەڵاتان پێشکەشەکەن ئەلبەت بۆ هەمووتانە هەرکامتان بزان خەڵات بۆ ئەوە دوای گلەی نەکەن شەڕش نەکەن باشە پرسیارەکەمان ئەڵێ وەلی دیێوانەی شاعیر بێگومان دەیناسن ناوتان بیستووە خەڵکی کام شارە سێ سادق سێ سادق بیری لێ دەکات سایق ینی هەمووتان یەکڕان تۆ ڕەنگە مە ڕەیەکی جیاواز ئەوەندە بیرکردنەوەی ناوێ باشە پرسیارەکەتان وەڵامەکەتان ڕاستە دەستان خۆش بێ ئەڵبەت ئەم خانمە یەکەم جار بووە بۆیانە پیرۆزی بێ پیرۆز بێ خەڵاتی فاسلیم بۆ تۆ دەستەکانتان خۆش بێ دووبارە نەورۆزتان پیرۆز ئەم ڕۆژێکتان خۆشی بێ زۆر سپاس نەورۆزە نەورۆزە جژنەوە پیرۆزە خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان بە ئامادەبوونی ئەو میوانە خۆشەویستانە ئەگەر بەڕێزێک لەوێ بتوانێت فەرموو مادام هاتووی فەرموو بۆرە ئێرەوە وەرە تەنیشتمەوە ئەم کاتت بە ئەم کاتت ناوی بەڕێز سەباح لە تەقتەقەوە تەقتەق شارچکەی تەقتەق چی تۆ هێنا بۆ ئێرە وەڵاهی جەوەکەیرە خۆشە و هەموو خەڵکاتە دەروێ مشمان با بڕین لەگەڵ خەڵکی خۆمان پیاسەیەک و سەفرای بکەین ناڵی ببوونێ جەژنی نەورۆزەوە ئەوە هیچ جەژنی نەورۆز لە هەموو کوردە پیرۆز دەکەم سپاس لە تۆش پیرۆز بێت کاکە سەباح ناوەکەتم بیر چووەوە باشە کاک سەباح زۆرت حەز کرد بەشداریبی لێرە باش پرسیارێک لێ یەکەم ئەگەر نەتزانی چیم پێشکەشەک وەڵاهی نازانڵنت چیت پێ باشە وا دەکەین زین چۆنە بێت هەر بۆ خۆشی جەماعەتوانە باش قەوڵت داوە ها وەڵاهی بەس نەگەم خۆش نێڵێ باشە ئێمە لێ دەپرسین چۆنی لە مێژووی پرسیارێکی تاریخی مێژووی چۆن چی دەزانێت وەڵاهی تەلەبەن و مار پێشمەرگەمە لە ئیلابەیەکی تەلەبێ بێ بزانێت لە باری مێژوو باسم لە خوێن و شتی وایە باشە پرسیارەکەمان ئەڵێت ناوی یەکەم ڕۆژنامەی کوردی چی بوو وە لە کوێش چاپکرا بەڵاو بوویەوە وەڵاهی واگەم ژیرە ئەوتت ڕۆژنامەی ڕۆژنامە ژیر ژین دڵنیایت کە ژینە ژین کێ دەری کردووە واللهی نازانم نازانی نازانم خان بەدیل خان شتێکی وایە ڕاست ناوەکەش نازانین بە تاواتی بڵێ ژینیش نییە ژیر بێ ژین بێ ژیان بێ هیچ کامیان نییە کوردستان نییە هیچیان نییە بەداخەوە پێم وابێ زەحمەت ئالەمەش هەمووش چەند کەسێک بزانن ئەوانش بەخۆیان نازانن هاوکاری توش ڕۆژنامەی کوردستان کوردستان نوێ نییە
شتێکی زیاد کوردستان لەکوێ دەرچوو لەکوێ دەرچوو ڕۆژنامەی کوردستان بزانم لە قاهیرە بوو ڕۆژنامەی کوردستان قاهیرە کێ دەری کردووە والله ناوێک کردووت پێشتر بەس غەڵەت وت والله نام مقداد مقداد مدحت بەدرخان چۆن نازانی تۆ کوردی باشە چپڵێکی بۆ لێ دەنم هاوکاری ئێوەشەوە بوو تکایەتر هاوکاری کەس مەکەن بەڕێزان ئەم بەڕێزە وەڵامەکەی ڕاست بوو بەڵام بە بۆ نێشەوە بێ شتێکم پێشکەشکەی والله چ پێشکەشم نوکتەیەک قسەیەکی خۆش گۆرانیەک توزانم والله خۆت والله لەبەردەم سەماعیز شناوت ئەی چۆن تۆ یەک ساعتە خۆت هەڵەدەی ئەڵێ بەشدارە ئێستا هیچ وانە خەدەنگم خۆش نییە نوکتەیەک ئەی هاوڕ وڵاڵی لە بەس ناوی ناوچە و ناوچە گرایی نەبێ من تاقەتی شەڕم نییە وڵی دەرەخۆی لەسەر ناوچە هەیە لەسەر تەقتەق بێ قەی ناکە لەسەر تەقتەق وەڵام منطقە چلایمە هی منطقەی ناڕوجەیە ئەو بەریزەیە چون بزماریان لە بنعەر نابوو پێیان لێ گەڕەشین دەبێت سەوز دەبێ جا بزمارەکە سەوز بوو وڵا سەوز نەبوو باشە دەست خۆش بێ ئەگەر هاوکارانم خەڵاتیان بەڕێزە بێنن فەرموو پیرۆزە فاسلین بۆ تۆ دەست خۆش بێ زۆر سپاس فەرموو بەڵێ خۆشەویستان باش کەمێکی تر دەگەڕێنە وڵات بەڵێ خۆشەویستان گەڕینەوە لاتان ئێستا بەرگەی ئاردمان هەیە کە کلیلەیەک دوو کلی لە ناو دوو قاپەدایە کە پڕ لە ئاردا دوو بەڕێز بانگ دەکەین هەرێکەیان بتوان زووتە کلیلەکەمان بۆ دەربێنن ئێمە خەڵاتیان دەکەین ئەوش بزانین ئەو دوو بەڕێزە پێما بێ دوو خانم ئامادەن خۆتان بخەنەوە ئەو ئاردەوە دەمو چاوتان ئامادەن چاویان لێ بکەن تەشویقیان کەن فەرمون بۆستن ئێوە هەرێکە لە شوێن خۆی بۆستێ ئەوە ئاردی تەبیعیەزان ئارد بەس ئەو کڵاوە دابا دەست نیشانە بێت لە پشتەوە ئەوە هەتون ببەستن کلیلی تێدایە کلیل دەزانن چییە؟ کلیل دەرگا بۆستن پێکە جوان باشە دمکارم بەوە نیە دەستان تون تکای هاوکاریمان بکەن تون هەرێکە قاپی خۆی ئەوەی یەکەم جار نانا فێڵم لێ مەکە ئەوە یەکەم جار کلیلەکە دەربێنەوە بیخاتە ناو دەستی من خەڵاتەکەی ئەوە بەدەم دەموچاو باشە بەس دەستن نابێ بکەیتەوە ئەوەی دەستی بکاتەوە تەواو ئەوە کلیلەکە زوو دەربێن بیخاتە ناو دەستی منەوە خەڵاتەکەی ئەوەی دوای گلێمە باشە وتم یەک دوو سێ ئامادە بن باش تکای هاوکاریمان بکەن بزانم دوو خانمە توانن بەڕێزان تکایە دەستت نا هەردووکێ گرنگ ئەوەی کلیلەکە لە بن بنەوەیە تکایە موزیک لەگەڵمان بێ موزیک یەک ئامادە بن دوو سێ دەستان نەکەنەوە دەست ببەستە ئەو بێنە تازە تاخیر تۆ پێم بڵێ چۆن بوو دەموچاو خستنە ئەو وڵی بڵێم چی حاڵەتێکی زۆر خۆش قەت هیچ جارێک ئەوەت کردووە و یاریت کرد یەکەم جار چۆن توانی یەکسەر وتە دێم بەشدارە وڵا بەیەکەوە مشتەرەک بووین چی تۆیە خوشکە وڵی هیچی من نییە بەس ئەی تۆ یەکەم جارە دووەم کار باڵە چۆن بوو یەکسەر دەردێ ناخستە دەستی من گرەومان وڵایتر نازانم دانکەی دەستان خۆش بێت زۆر زیرەکم ڕاستی بەتوانە بوون خەڵات تیژ بۆ هەردووکتان هەیە ئەگەر هاوکارانم یارمەتیم بکەن خەڵاتەکان بێنن بۆ دوو خانمە بەڵێ خەڵاتی یەکەم پیرۆزە خانم بە دڵی خۆش زۆر سپاس بەڕاستی بە جورئەت بووی فەرمون خەڵاتی ئەم خانمەش پیرۆز چەپڵەیەکیان بۆ لێدەن چەند زیرەک بوون سپاس
بەڵێ خۆشەویستان دەچینە بڕگەیەکی دیکە لەگەڵتان بەردەوامی. نەورۆزە نەورۆزە جژنەوە پیرۆزە. بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین دەچینە لایەم عیلە ئەم کاتتان باش ئەم کاتێوە خەڵکی کوێنێەوە لە هەولێرە هاتم بۆیرە؟ نا هەلێر دانش لە دوکاندا دەنش هەل بەختیار نەورۆز چۆن بوو بۆ ئێوە؟ وەڵا زۆر خۆش خانم گیان ئێمە بەس پرسیانن؟ تێشتان لەگەڵە باشە ئێمە پرسیارمان هەیە ئەگەر ئێوە وەڵامی ڕاست دەم بە ئێمە خەڵاتان نەکەین پێتان خۆش چ پرسیارێکتان پرسیاری وەرزشیمان نەماوە بەداخەوە بۆ دیارە لایەنگری خۆمانی بەبێ چۆنە پرسیارێکی هونەریتان لێ یەکەم ئەگەر بزانن خەڵاتان نەکەین ئاسانە ئاسان گوێ لە گۆرانی هەگرن زیاتر کام گۆرانی بژان من کوردیەکان زۆر هەمووی زەکەریا قەدیم کەمێک قەدیم منە تازەکان باشە من ناوی گۆرانی بێش کاروان عوسمان ناوی ڕاستەقینەی قەت گوێتان لە گۆرانیەکانی نەبوو لێدان چەند گۆرانی بێژی کەش وتراوەتەوە خانم دەنگ ببێ من وەری ناگرم قەت گوێتان لە دەنگی بووە ئەڵێ ئێوارەیە و شقامەکەم گۆرانی ئەوە بەس ناوی ڕاستەقینە چییە؟ پرسیارەکە بگۆڕی گۆڕینی پرسیاری گۆڕم ئەگەر پرسیارم پێ نەمابوو باشە پرسیارێکی ئاسانتر هەولێ بەچی بەناوبانگە چەند زیرەک من بۆ عاشا پێشەکان دوو جا پرسیارەکەم بۆ گۆڕی نوکتە گۆرانی حەزم لە گۆرانی خۆش نیە بە ڕاکەنێت بانە گۆرانێکی منداڵێ تووشی ئەو منداڵم ناش شایی چۆن باشە هەڵپەڕکە دەزانێ مەبەستەوە سەر هەڵ بەپەڕێ بۆمان هەڵپەڕی بۆتان ئێستا قسەیەکی خۆشم بۆ بکە قسەیەکی خۆش بەس بە خێرایی کاتم کەمە نوکتە قسەیەکی خۆش شتێکی هەولێریم بۆ باسکەن شتی باسەکەن ئەڵەن هەولێر قسە خۆشە شتی نوکتە بۆستا ئەڵێ ڕۆژێکیان بەس ناو کەس نێنی بۆزە بیرم چێوەنە خرێمە کاتی بەنامەکەمان کەمە زوو ئەلە ڕۆژێکیان پیاکی ڕەش زۆر ڕەشە ئەچێ بۆ هین دارستانێک شێرێکە بینێ ئەڵە خۆیان چی بکەن لە دەزەم شێرەوە ئەڵە زۆرە ترسێ ئەوڵە هەرە ڕۆ ئەچێ بەلایە شێرەکەش پێڵێ ئەڵێ مەترسە من گۆشتی سوتاو ناخۆ دەست خۆش بێت وڵامەکەتان ڕاست بوو چەند بۆتانم گۆڕی ئەوش خەڵاتی فاسلینگ بۆ ئێوە پیرۆزە بەدڵی خۆش دوو کەس دەتوانین استفادەی لێکە ئێوەش هەموو بنەماڵەیەکن بۆ هەموو تا خوا قەیرە تۆ جارجا بچە بۆ ماڵیان جیران ینی فەرقی نییە خزمێن باشە پیرۆستان بێ دووبارە نەورۆستان زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان دەچینە لایم بنەماڵێکی دیکە لەگەڵمان بەهارە بەڵێ خۆشەویستان لەگەڵتانین ئەم کاتتان باش خۆ باش هەمووتان یەک بنەماڵن ئێوە چیتوانم ماشەڵڵا کچمە ئەو بووکمەوە کوڕەزامە ئەوە ئەولا کچمە خۆشم خەستم یعنی ئەم بووکانە و ئەدی شاکی کچەکانم بۆ خۆتان هاتوون یا پیاوتان ناوەڵا لە دوێنە دووشەوە لێرێن مەبەستمەوەی پیاوتان لەگەڵانی ئەیکوا باوکتان بۆ دیارنی لە پاستەکە جێمانێشتووە لە لای منداڵ بەجێدانش لای مناچێت باشە باش پیاوەکان لە لای منداڵ بەجێ بەڵاوش باشە بام بێمەوە سەد ئێوەوە جا پرسیارێکتان ئاراستاکەم وا دیاری تۆ زۆر زیرەک خوێنی بەڵێ چواری علمی بەڵێ باش خۆ تعریفی خۆتەکەی بەڵێ ئێمە پرسیارێکمانەیە ئەو خانمەش ئەگەر بێتە پێشەوهانەیەک ئەڵێت
سێزدە بەدەر ئەو ناوەتان بیستووە؟ بەڵێ. سێزدە بەدەر دایگیان هەندێک وەرە پێشەوە سێزدە بەدەر لە کام پارچەی کوردستان دەکرێتەوە؟ کوردستان ڕۆژهەڵات. چۆن زانێ ڕۆژهەڵاتی کوردستان؟ ناوێکی ئێرانیە. ناوێکی ئێرانیە؟ بەڵێ. شوێنێکی ئێرانیە. سێزدە بەدەر ناوە؟ وەک ئێمە نەورۆزەکەن بەس وازانم پێش ئێمەیە لە ڕۆژهەڵات. سێزدە بەدەر پێش نەورۆزە؟ لە خۆتان تێکداوە لە خۆتان تێکداوە ها وڵامەکەتان یعنی ڕاستیشە بەس ئێمە نەورۆزەکەن ئاگرەکەنەوە وەک ئێمە دێنە دەرەوە. پێش ئێوەش ئاگرەکەینەوە نەک دوای ئێوە ئاگرەکەین. ئێتم پێش ئێوە بەستەوتن. دروستە ڕۆژهەڵاتی کوردستانە من تەنها ئەوەم بۆ مهم بوو کە ڕۆژهەڵاتی کوردستانە بەس بە وەکو زانیارێکی کورتان پێ بدەن لەسەری سێزدە بەدەر سێزدە ڕۆژ دوای جێژنی نەورۆزە لە ڕۆژهەڵاتی کوردستانە چێدە کاچیت سێزدە بەرد فڕە دەدەی ئەڵێ دەرد و ناخۆشی من بڕوا و سووری نام ئاگر ئەو شتانە بابەتان باشە دروستە لە ڕۆژهەڵاتە بۆ اینجا خەڵاتەکە بۆ ئەم خانمە وتی ڕۆژهەڵات بۆ هەمووتانە پیرۆستان بێ دەستان خۆش خۆشی لە دووبارە نەورستانەکەین و پیرۆزباییتان لێکەین و زۆر سپاس بەڵە خۆشەویستانی مە لەگەڵتان بەردەوام دەبین دەچینە لای بنەماڵێکی بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین هەر لە بەڕگەی ئارت دۆزینەوەی کلیل دوو بەڕێزی دیکە دوو گەنجی دیکە لەگەڵمان ئامادەن فەرمووتەوە بۆ فەرمووتۆش هەردووکتان لێرە بۆستن فەرموو دەڵێ دەترسی بۆ ترسای نترسم والله نترسم خۆشە بەشداربی والله کامتانەی بنەوە ان شاء الله هەردووکمان ببینیم جا چۆنە بێ هەردووکتان پێکەوە والله حەز ناکە یەکەم بیت بەڵێ والله دیارە لە مەکتەب تەمبەڵی وا دیارە لا والله باشە تکایە هاوکاری مامکەن دەزانن چۆنە بینیت پێش ئەوە دوو خانمە چەند زیرەک بوون بزانم ئێوە چۆنن دەستان ناکەنەوە تۆند وتم یەک دوو سێ دەست پێ دەکەم باشە ئەوەی کلیلەکە یەکەم جار دەست بخاتە دەست منەوە یەکەم باشە یەک هەوەستان لە لای من بێ ئێوە دوو موزیک حازر بە سێ بەڵێ خۆشەویستان وەک دەبینن ئەم دوو بەڕێزە بەشداریان تێدان کرد ئەم بەڕێزەیان ناوی بەڕێز نەمزانی سیڤەر سەلام کاک سیڤەر زووتە کلیلەکەی دەرهێنا و خستێ دەستی منەوە ناوی تۆ عمەر بافی گلەی شەکەی ئەڵێ ئای بەوانە خۆ دۆڕای من چ بکەم باشە کاک عومەر زۆر سپاس بۆ بەشداریتان ئێمە خەڵاتمان هەیە خەڵاتیان پێشکەشکەن کاک عومەر بۆ کوێ دەڕۆی کاک عومەر وا دیارە بەس خەڵاتەکەی بۆ مهم بوو وەرە بگەڕێرە دەی خێرا خەڵاتەکە بۆ تۆ پیرۆزە بەڵام چیت هەیە تۆ گلەیت گەی وازانی خەڵاوە گۆرانیە نازانی بۆ حەزم لە گۆرانی شتوانی باشە پیرۆزت بێ وادان استفادە لەکەی خەڵاتیان بە ڕێزەشکە یەکەم بوو پیرۆزە زۆر سپاس بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین ئەچینە بڕگەیەکی دیکە و دێنە وڵات بەهارە خۆشەویستان لەگەڵتانە بین بەسکای هاوکاری مامکەن بێدەنگی بپارێزن باشە دەچینەوە بڕگەی پرسیارکردن پێمان خۆشە ئەم جارەیان جیاواز لە ئێوە پۆلیسێکی هاتوچۆ تکایە فەرمونون
سڵاو لەبێ سپاس بەڕێزی سپاس ناوی بەڕێزن ڕزگار جەعفەر لێرن بەڵێ خەڵکی نەورۆزت پیرۆز بێ سپاس دەکەم لە تۆش ئەگەر هەنێ باسی ئەو ڕۆژانەی کە نەورۆز بۆ لێرە ئێوە وەکو من وەکو پۆلیسیات و چۆت دیارە تەبەن ئێمە لە پێش نەورۆزەوانە یعنی ئامادە باشی کراوە وێرە بۆ سێرانگای دوکان خاستم ڕێن لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی دوکانەوە بەسەر پێش هاتوچۆی دوکان و بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی گشتی تەبەن لەوانە هەموو مەفارز دانراوە هەر لە سلێمان تا ئێرانە خاستە ناو شارۆچکەی دوکان یعنی تەنزیمێکی باش کراوە یعنی خۆشبەختانە ڕووداوی هاتوچۆ کەم بووە ئەمەش دەگەڕێتوانن بۆ هاوکاری و ڕێنمایی هاتوچۆ و زیاتر بۆ یعنی بۆ کارمەدای مادوناسی هاتوچۆی دوکان ئەمە من لێرەدا ینی پیرۆزبایی لە گەلی کوردستان و سەرجەم کارمەدانی هاتوچۆ و پۆلیسەکانی ناوخۆ دەکەم و سوپاس بۆ ئێوەش و بەخێر بن زۆر سپاس ئێمە پێمان خۆشە پرسیارێک لێکەین هیواداری وەڵامەکەی بزانی بەم ڕۆژە و بەم بۆنەیە و کە ئامادەن ئێستا لە لامان پرسیارەکەمان ئاسانە ڕەنگە بیست بێتان پێشترێش ئەڵێ بۆ یەکەم جار کێ قورئانی پیرۆزی بۆ سەر زمانی کوردی وەرگێڕا کێ بوو ئەو کەسە کووردە وابزانم مامۆستا هەژار موکیریانی بوو وابزانم یاخود دڵنیایت مامۆستا هەژار موکیریانی بەڵێ یان وەڵای اینجا بیستومە زانیاریشم هەیە بەڵێ دەست خۆش بێ وەڵامەکەت ڕاستە ئێمە سوپاس دەکەین سوپاس بۆ ماندووبوونی ئێوە ئەگەر هاوکارانم خەڵاتەکە پێشکەش پیرۆزە بە دڵی خۆش زۆر سپاس تەشویقێکی بکەن چەپڵێک زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس فەرموون نەورۆزە نەورۆزە جژنەوە پیرۆزە خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین تکایە 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 ئەو خاتوونە ئەو خاتوونە ئەو بەڕێزە ئەو خاتوونە بەڕێزە تۆنە فەرموون تکایە تکایە باوەڕکەن هەمووتان 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 فەرمودایە ئەم کاتت باش خێر بێ نەورۆز پیرۆز ناوی بەڕێزە ئەختەر خانم لەکوێوە سلێمانی چۆن بۆ هاتی بۆ هاوی ناواری دوو هاتین بۆ جەوێ بگۆڕین و بۆ خۆشی نەورۆز لە تۆش پیرۆز بێ و لە گشتگەلی کوردستان زۆر سپاس دایگیان پێت خۆش بوو بەشداربی بەڵێ ئەگە پرسیار لێکم وەڵامەکەی زانی وڵایتر ئەچی بتوانین یارمەتی ماوەچی توانی جواب نەزانم ئەو خۆشەویستانە پێیان خۆشە بێنە ئێرا بەڵام کە ئەڵەم پرسیارتان لەم کەم یەکسەر ئەڵەم بە ئاسان بێ یا چی باش بێت ئەتوانین چی توانامان بوو جواب تێینەوە باشە سپاس دەکەم با پرسیارێکی زۆر ئاسانت لێ بکەم لەگەڵ نێوان لەگەڵ گۆرانی موزیک چۆنە بە حکمیەوە تەمانەیەکە هەت بۆ زیاتر گوێ لە چی گۆرانی بێژەگەگری زیاتر مقام حەزم قامات ئەو گۆرانی بێژە ڕستانەکان کامەیان عەلی مەردان حەسەن زیرەک حەمێ ماملێ ئەوانم حەز لێ باشە باشە هەندێک شتت زانی وا دیارە حتمانەوەشە زانی و پرسیار هیوادارم بزانی هیوادارم گۆرانی لە ناو ڕەشماڵی خێڵان گۆرانی کێیە بیستوتەوە گۆرانیە ڕەشماڵی خێڵان لە ناو ڕەشماڵی خێڵان مەزارم گوێ لێ بۆ مەزاری خاڵقیم گوێ لێ بە خۆی زانی هیچ مەڵێنی ئەوە تکایە هاوکاری مەکان ڕقەم و نەرمەندە دڵنیای سپاس سپاس دایگیان زۆر سپاس هاوکارانم ئەگەر خەڵاتی ئەم دایش بێنن پیرۆزە بە دڵی خۆش زۆر سپاس خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین ئێمە لە پرسیارەکانمان لە وەرگرتنی وەڵامیش لەلایەنەوە بەڕێزانی کە ئێمە دیمانیان لەگەڵدا دەکەین و بەخشینی خەڵاتەکانیش کەوش فاسلینگێکە ئەم کاتت باش کاتەداش پێشوی بەڕێزت مەولود مەولود ئەگەر فەرمووە گشتێک تەیە بە بۆنەی نەورۆز پێشەشی بە بۆنەی جەژنی نەورۆزەوە پیرۆزباییتان لێ دەکەم و سوپاسی ستافی کەناڵە گەشتانەکەم کە هاتوون بۆ گەشت و گوزاری دوکان و هەموو ساڵێکتان هەر خۆش و شادی بێ و پیرۆزبایی لە هەموو گەلی کوردوزیەکەم ئینشەڵا بە سەرکەوتی گەلی کوردیش ڕزگاری دەبێ لە هەموو نەهامەتەکانی و لە هەموو ناخۆشیەکانی زۆر سپاس ئەم کاتت باش ئەم کاتی خۆش باش ناوی بەڕێز سکاڵە ساڵح تۆ خێزانی ئەوی بەڵێ ئەماش منداڵی تۆ بەڵێ ئەمە کوڕەکەم و کچەکەمە ئەمە درێژ بن ئێمە پرسیارێکمانەیە ئارەستە ئێوە یەکەن ئەگەر وەڵامەکەی بزانن بێگومان خەڵاتان پێشکەشەکەین هاوکاری یەکیش بکەن
باشە پرسیارێکشمان ئاسانە خەڵکی کوێنەوە دوکان باش یعنی نزیکن بێ بزانن مەبەستم لەو پرسیارەی کە من دەیکەم ئەڵێ قڵای شێروانە دەکەوێتە کام شارەوە قەڵای شێروانە قەتەوە ناوت بیستووە بیستمە بەس وا بزانمەکەوێتە کەلار بەڵێ دوکانە هەر قڵای شێروانە لە دوکانە وا بزانم تۆ ئەڵێ ینی نزیکە لە منتیقەیە با بڵێن لە کوردستانی باشوورە کوردستانی باشوور قەڵای شێروانە ڕاست هەر لە منتیقەی گەرمیانە بەس بزەبت نازام لەکوێ هەرەکەوێتە گەرمیان کەلارم دانابوو واللهی جە ئەمشاڵان پیاو لە ماڵە بڕیار بەدەستە ئەم جاریان کامیان ئەجم ئەم جاریان بە زەرەرتان بێت ئەگەری ئێوە تاوان گەرمیان کەلارە دەکەوێتە گەرمیانەوە مانای ئەوی شەر عینن ڕا باشە وەڵامەکەتان ڕاستە کەلارە ئێمە خەڵاتی سەر لە گەرمیانەوە نییە وایە ڕاستە وتم بزانم بۆ ئێوە ئێمە خەڵاتەکەتان پێشکەشەکەین کەویش فاسلینگەکە پیرۆستان بێ دەستان خۆش بێ دووبارە پیرۆستان بێ جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێشتان پیرۆز بێ و هەر بە خۆشی بە سەرکەوتوی ئینشەڵا بگەڕێنەوە بۆ زۆر سپاس کچەکەت گۆرانی مابۆڵێ پێما خۆشە گۆرانی کشما مابۆڵێ من بارم وەرزی گوڵ و گوڵزارم من بارم وەرزی گوڵ و گوڵزارم بەرگی ساوز ئاپۆشم زۆر دڵگاش و ڕووخۆشم بەرگی ساوز ئاپۆشم زۆر دڵگاش و ڕۆخۆشم لاگەڵدایەوە بابەتگیان ئاچین بۆ گەشت و سەیران لاگەڵدایەوە بابەتگیان ئاچین بۆ گەشت و سەیران پاشا ڕۆفێڕێ نادەین سەیرەنگاکان پیس ناکەین پاشا ڕۆفێڕێ نادەین سەیرەنگاکان پیس ناکەین کوردستانمان زۆر جوانە ماڵی گەورەی هەمووانە ئەی دەستت خۆش بێ دەنگت خۆش بێ کۆمەڵ ئامۆژگاریش تێدا بوو ئەو سرودەکە لەجێی خۆی بوو ینی ئەمڕۆ بێگومان بەتایبەتی دەست خۆش بێ و تەمەن درێژ بی و ئەس سەرکەوتوو بن دووبارە زۆر سپاس وەڵە خۆشەویستان لەگەڵمان بن لەگەڵتان دەبی خۆشەویستان لەگەڵتان بەردەوامی دەچینە لای ئەم دوو بەڕێزە ئەم کاتتان باش کاتە باش سپاس مەمنون ناوی بەڕێز بڕوا کاک بڕوا تۆ ئیناس خەڵکی کوێنێوە خەڵکی سلێمانی بەڕێزش کاک ئیناس وا بوو بڕوا ئەوش خۆش بوو نوکتەیەکە خۆش کاک بڕوا ئێمە خەڵاتمان هەیە و پرسیاریشمان هەیە ئەگەر ئێوە وڵامەکەی ئێمە بدەنەوە بەڕاستی ئێمە خەڵاتان دەکەین باشە پرسیارێکی زۆر ئاسان ئەڵێت گەورەترین شاری کوردستان کوێ ئامادە مەبەستم لە کوردستانی باشوور کوردستانی باشوور هەولێرە بەچیەوەی کە پایتەختە بۆ گەورەی چۆنانی بۆ گەورەترین شار لە کوردستانی باشوور کوێن کام شارە هەولێرە چۆن بۆ زۆری قەزاونەحەکان لەسەر شارەکان بە سلێمانیە بەڵام بۆی کە پایتەخت بێ و گەورەترین شار بێ هەولێرە مەرجە ئەگەر گەورە بێت پایتەختە لە بەرەوەی گەورەترین شارە لەوانەیە پەشیمان نابیتەوە نه تۆ چیاڵێ با بە قسەی خۆی بێ بە زەرەرتان بۆ کاچی کەچێکە باگۆ عالەمە ئاخر زەرەری گەورەتری شەکەن ها نانا زەرە گەورەتر نابی ئینشەڵڵا ئێستا پێم بڵێ ئاخر بۆ ئاخر جار پێتاڵم گەورەترین شاری کوردستان هەولێرە هەر هەولێر تۆ شتێک بڵێ ئێ تۆ بڵێ چی ناتوانم من پێشکەشکارم ئەی گۆڕین بە سلێمانی دوا بڕیار تۆ تاو سلێمانی سلێمانیە چۆن نازانی تۆ خەڵک سلێمانی باشە باش بوو ئەلبەت ئەم تۆزە زەختی گربەتی بیگۆڕە تۆ هەروتو هەولێر هەولێر دروستە پایتەختە بۆ پایتەختی گەشتیارێ بەڵام سلێمانی گەورەترە لە هەموو شارەکانی باشووری کوردستان و پایتەختی ڕۆژشمێریش هیوادارم جارێکە گە پرسیاریان کرد بزانین چونکە خەڵکی شاری سلێمان سپاس ئەوەش خەڵاتەکەتان چونکە ئەم تاکیدی کرد پیرۆستان بێ بە دڵی خۆش ئەو فاسلینکە هەردوو کشتان نەتوانین استفادە لێ بکەن چونکە بۆ دوو کەسە باشە زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوامی لەگەڵتان لەگەڵمان خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین هەر لە بڕگەی ئاردەکە بۆ سێمین جار و کۆتایی دوو خانمی دیکە بەشدار بن
ئەو دوو خانمە زۆریان پێخۆشە بەشدار بن پێمان پێیان خۆشە دەموچیان بێ بە ئارت بوەستن زۆر بەپەلەن ها دەزانن چۆنە ناوی بەڕێنمەوە خانم ناویش خانمە خانم خان فەخریە خان خوشکن خەڵکی تەقتەقن بەڵێ چۆن زانیت نازانمە لە خۆم وتم ڕەنگمان دیارە پێ دەچن تکایە هاوکاریمان بکەن با مڕگەیشمان بە باشی کۆتایی پێبێنین باشە وەک دەزانن باشە منیش دەستان تون لە پشتێ دادانن دەست تون لە پێش دائەنەی دەمت دەخەیتنەوە ئەوەی کلیلەکە یەکەم جا قسە دەست من ئەوە یەکەمە باشە بەڵێ خۆشەویستان دەست پێ دەکەیم زانی ئەم دوو خانمە ئەگەر موزیک هاوکاریمان بێ هاوکارانم لە کۆنتڕۆڵ موزیک یەک دەستان دوو سێ هاوکارمان شەڕمەکەن مەوەسم شەڕەکە خوشکەکەت فەخری خان دروستە فەخری خان یەکسەر کلیلەکەی بدا بە من تۆ بە نەدۆزیەوە دەم و چاوە دۆستڕۆن من لەولا چاودێری ئەوانم دەکرد ئاخر سەیرم کرد چاودێری ئەوانم کرد ئەوەش باڵی پێم نەگوتی بڕەفیاڵی لێم کرد لە پیرۆزبایی لێکاو یەکەم بەڵام ئێمە خەڵاتی یاردووکتانەکەین دەستان خۆش بێت بەڵێ گەر هاوکارانم خەڵات بێنم بۆم خانمانە فەرمونون پیرۆزە فاسلین بۆ ئێوە بۆ ئێوەش پیرۆزە دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئامادەبووتان زۆر سپاس فەرمونون بەڵێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین تکایە هاوکاری بکەن دەچینە بڕگەیەکی دیکە دێنەوە لاتە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین دووبارە سڵاوتان لێبێت ئێوارەتان باش بۆ کەس جوابم ناداتەوە ئەوە هەر چاوەڕێم بەشدار بن بەڵام جوابی سڵاو نادەنەوە چۆنە بێت باشە ئێمە بەردەوامە بین لەگەڵتان دەست دەکەینەوە بە بانکردنی ئێوە بەڵام تکایە بامە ئاخر جار بێ بڵێم هەمووتان بانک دەکەین ئارامی بپارێزن هاوکارمان بن باشە هەمووتان دەبینم چاوم زۆر گەورەی هەمووتان دەبین باشە سەرەتا چینە لای پرسیارەکانمان خانمەیەک بانک دەکەین هەمووتان ئەو خانمە هەر لە سەرەتایشەوە ئەگەر بفەرمێت قەمیسپی تۆ فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکە بەڕێزە باخان لەکوێواتوی سلێمانی ئێمانی چۆن بوو نەورۆز بۆ تو بەڵا زۆر خۆش بوو ئەسەوانە پیرۆزبایی لەگەلی کوردەکەم هیوە دەرمەمە ساڵە بەخۆشی بێ زۆر سپاس باخان خان ئێمە وەک دەزانی لە سبێنەوە لەگەڵمان بووی ئامادە بووی زۆر هەوڵدا بەڵام ئاخری هەر سەرەت هات پرسیارێک لێ دەکەم حەزت لێ چ پرسیار بوو گشتی بێ وا دیار لە هەر ڕوویەکۆ پرسیار لەکەین تۆ زانی باشە پرسیارێکی زۆر زۆر ئاسام ئەگەر دقت بدەیت لە پرسیارەکە ئەڵێت کەو باڵندەی کەو چەندی دانی هەیە دان نیەتی نیەتی چی هەیە کەو چی هەیە ددانی نییە چی هەیە نادانی نییە بەس یعنی لە کاتی ئەو کەوت بینیوە دەمون چاویت بینیوە کەو بەڵە چی هەیە دەنوک مناڵی دەنوک باشە چەقڵەیەکی بۆ لێدان زانی دەست خۆش سپاس چیمان پێشکەشک چیتون بینە دەنگ خۆش نییە گۆرانێکمان پێشکەش نەوە هەر بیڵم ڕاکەن
ئەوەندە خۆشە باشە هاوکارانم هاوکاری بکانم خانمە خەڵاتەکەی بدەنێ پیرۆزە بە دڵی خۆش سەرچاوان بەڵێ بەردەوامە بین ماشەڵڵا هەمووی هاوارەکە من تۆ وەرە هەمووتان خەمتانە بێت باشی بەڕێز ئەم کاتت باش لە کامێرەکەکە ناوی بەڕێز سامان حەبیب لە چەمچەماڵەوە خەڵکی چەمچەماڵی وەزعی چەمچەماڵ چۆنە لەخوا بەزیابێ باشە ئارامە ئارام و لە سایی دەسەڵاتی حکوومەتی کوردیەوە ئەی خەڵکەکەی خۆی لەخوا بەزیابێ خەڵکی زۆر ئارام و باش باشە سوپاس دەکەین پرسیارێکمان هەیە ناوبانگی دوکان چییە؟ دوکانە ئێستا تۆی تێدای بە چی بە ناوبانگە؟ تکای ئێوە هیچی پێم مەڵێن بە زەرەری خۆتانە ناوبانگی سەیرانگە ئای بە نەزانین دوکان بە چی بە ناوبانگە؟ بە سەیرانگەیەک بە سەیرانگە بەوەدانی سەیرانگە خەڵکی ڕووی دیەکەن بە سەیرانگە بە سەیرانگای بەڵێ ئەو شتێکی زۆر مهمی هەیە تۆ نازانی سەرچاوی ژیانە ئاو ئەی هاوار ئێوە بۆ هاوکاری دەکەن باشە سەیرانگای هەیە ئاویشی هەیە بۆ جارێکی کات لە بیرن نەچێ باشە باش سپاس چیمان پێشکەشەکە خەڵکی چەمچەماڵێ بێ دەنگت خۆش بێ بەڵێ سڵاوی گەرم لە شاری سلێمانی و خەڵکی دوکانەکەم هیوادارم هەردەم لە خۆشی شادیا بن و لە سەیرانی خۆیان بەردەوام بن و سوپاسی بەرنامە جوانەکەی وەشەکەم وتم چیم پێشکەشەکەین دەنگت خۆش نییە گۆران هەمووتان دێنە ئەیرا زمانتان قوفڵە بێت وانە ئێستاش هاوار دەکەن جاوای بێت ئێرا شتێک پێشکەش بە من نەکات ئەترەوە یان ئێستا خۆتان ئامادەکەن منش هیچی پێشکەش ناکەم لێشی ناپرسم جارێکی ترکێڵە من تۆ جارێکتر یەکترە بینین باشە ئەگەر خەڵاتیان بەڕێزش بێنن فاسلینگ بۆ تۆ زۆر سپاس پیرۆست بێت فەرموو ئەو بەڕێزەش هەمووتان فەرموون ناوی بەڕێزت محمود کەریم عباس کاک محمود خەڵکی کوێنەی لە کۆیەوە هاتوو شاری کۆیە چۆن بوو نەورۆز لە کۆیە وەڵی دوێنێ لە لای هەولێر بووین ئەو ڕۆهاتینە لای منتیقەی گوتمان بە ئەوەی ئەمڕۆ لە مەقسەد دوێنێ لە لای هەولێر بووی سەیرانەکەمان ڕۆگواستەوە هاتین بۆ لای دوکان ینی لە کۆیە سەیرانت نەکرد بابا سەیرانمان کردووە بەزدە لای هەولێر بووم ئەم ڕۆژ هاتمەوە منتیقەی هەولێر لای کۆیە دوای دەبینێ لە لای کۆیە باشە بەخۆشی بێم ڕۆژێکتان نەورۆز بێت ئەمە پرسیارێکمان هەیە بۆ تۆ لە چ بوارێک زۆر شارەزایە وەڵا جا هەرچیەک بی نیشتمانی بی مەبەستە تاریخی بێت پرسیارەکەمان باشە پرسیارەکەمان نزیک لەم دەوروبەرەیە ئەوە ئاسانکاریە ئەشکەوتی جاسەنە ئەکەوێتە کوێن دەرێ دوکان یعنی ئێرە تۆ ئەشکەوتە بینی لێرە من ئەشکەوت نابین ناوی ئەو شوێنەم دەر جاسەنە لای دوکانە لێ بەڵێ بەس من ئەو شوێنەی کە ئەشکەوتەکەی لێ ئەشکەوتی جاسەنە ناوی چییە جاسەنە بەڕێزان لەم بەڕێزەشتان تێکداوە تکای هاوکاری بکەن ئەشکەوتی جاسەنە دەکەوێتە چ ناوچێ جاسەنە لای دوکان ئێرە دوکانە ئاخر لە پشتەوەیە بەڵێ ناوی چییە؟ جاسەنە جاسەنە نییە جاسەنە بخۆنەوە ئەشکەوتەی کە من ئەمەوێ شوێنەکەی پێ بڵێ کەکەوێتە چ ناوچەیەکە لای سووداشە سوورداشت بە قسەی ئەوانە مەکە کێڵی هەڵە نییە ڕاستە باش بەچەند هاوکاریشیان کردی بەسقەی ناکە وەڵامەکە ڕاستە چەپڵە زمانتان لەو نەدرێژە چەپڵە فەرموون خەڵاتەکەی بکەن فەرموو بەڕێزە فاسلین بۆ تۆ پیرۆزە دەستان خۆش بێ بە جاریکە بزانە ئەشکەوتی جاسانەکەوێتە سوورداشتەوە لەسەر ڕێگەی سلێمانی دوکان باشە فەرموون
خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین ئەم کاتتان باش بەڕێزە خێربێت ناوی بەڕێز یوسف کێستان ئەمانە منداڵی تۆ ئەمانە منداڵی من بەڵێ بەڵێ خەڵکی کوێندەن قەزای دوکانین دوکان جەمکەوە بێمە پێش وەسەتانەوە پرسیارەکەم ئەدەستان زۆر سپاس ئێوە هەر خەڵخۆتان خەڵکی ئێرانیا هاتوون من خۆم خەڵقی قەزای دوکانم خەڵقی سوورداشم ئەگەر بزانیت بەڵێ من سوورداشیم مێردەکەشم جێشانەیە جێژانەی ئەو ناوم تازە بیست بزناوێکی خۆشە لای ئەشکەوتی هەزامێر دراوسی هەزامێر دەبڵێ ئەشکەوتی هەزامێر پارێزگای سلێمانیە غەڵەتم نەوت کوردستان زۆر شارەزا باشە سپاسانەکەین ئێمە پرسیارێکمان هەیە بێگومان پرسیارەکەمان ئاسانە تەنها هەدەفیشمانەوەسە بەس کاتێکی خۆش و خەڵاتیش ببەخشین پرسیارەکەمان ئاڵێ وەک دەزانی ئێمە زمانی کوردی یەک زمانمان هەیە بەس چەند زاراوەمان هەیە پرسیارەکە من ئەوەیە ناوی چەند زاراوەیەکی کوردیم پێ بڵێن هاتینی کرمانجی هەورامی سۆرانی ئاشووری نەنەتەوەی کوردی ئەومان بۆ زیاد بووە بادینی سۆرانی هەورامی زۆر 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 بفکرەوە پارچەکانی تری کوردستانیش بچێت سووری سووری زمانیان خۆی عەرەبی هەیە بەس ئەگەوەکو کوردەکەی بڵێ زاراوەی چ زاراوەیان هەیە ئەی کرمانجیەکەی ئیدی کرمانجیە نازانم هەر کرمانجیە لە خۆی تێکداوە خۆ هاوکاری کە دانێ جوان بەڵە هەموو ئەو گوتی ژنەکە زیرەکە ها تەبعا ئەو زیاتری خوێندووە لەمە باش ئێمە بەڕاست دایانێن چونکە ناوی سێ چوار زاراوەت بۆ ئێمەوت دەست خۆش بەڵام زۆر زیاترن لەوەی کە ئێمە ناومان بردووە کۆمەڵی زاراوەی کوردیمان هەیە لە هەری پارچەیەکیش بێگومان زاراوەی زیاترمان هەیە بەڵام دەستان خۆش بێ ئێمە بەڕاستی دانی بۆتان هەڵاتەکەش هەر بۆ تۆ بەڵام بۆ هەردووکتان استفادە لەکەن پیرۆستان بێ بەدڵ زۆر سپاس زۆر سپاس بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین لەگەڵ بهارا خۆشەویستان لەگەڵتانین ئەو منداڵە بۆ دەگری چاوەڕی یاریکردن بووە یاری بەڕێگەوتووە باشە ئەم کاتت باش کاتت باش بەخێر بێجان بەڕێز کەمال خەڵکی کوێنێ خەڵکی دوکانی خەڵکی ئێرە بوون یا لە شوێنی کەوە نەخێر خەڵکی دوکانی نەورۆز لە هەمووتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێت بەڵێ ئێمە زۆر سپاس لێوەش پیرۆز بێ و لەسەر جەم خەڵکی کوردستان پیرۆز بێ و خۆشحاڵین بەهاتنتان بەخێر بێنیاخۆ بۆ سنووری دوکان بەخێر بێنیاخۆ فەرموو زۆر سپاس ئێمە پرسیارمان هەیە بێگومان وەڵامیش لە لای ئێوەیە بێ خەڵاتیش لە لای ئێمە بێ ئەگەر وەڵامی پرسیارەکەم بزانن ها ئەگەر نە ئەبێ ئێوە شتێکمان پێشکەشکردن باشە؟ قبولتانە؟ وا دیارە تۆ دەنگی خۆشە دەنگی خۆشە پێم بڵێن باش دانیشتم لە لای باشە تازە خەڵات ببیت و نەبێت گۆرانێکمان بۆ وڵێت باشە پرسیارەکە ئێمە زۆر ئاسانە بێگومان ئەزانم بە تابەت یا مامەیە بێ بزانێت زوو جوابم دەنەوە ناوی شیرینیەکی کوردیم بۆ بڵێن شیرێش شیرینی کوردی کوردیە شیرێش باسوق سوق بس شەکلەمە شەکلەمە چۆنە یعنی شیرینی کوردی ئاویش ویش کوردیە دروست دەبێ ئەو یەکەم جارمە و ناو ببیستم بەس ئەمە توان بڵێ وەڵامەکەتان ڕاستەوە دوو بەڕێزە ناوی دوو ئەوەتان بێت گەزۆ و باسوق و سوجوق دروستە من هەر مەبەستم گەزۆکە بوو بەڵام دەست خۆش بێت هەردووکتان ئەوەتان وت بەس خانمەکان ئێوە هاوکاریتان نەکرد بۆ زانیاریتان نەبوو یانێتان زانی باشە ئێستا گۆرانیکەم بۆ بڵێن پێشەوەی خەڵاتەکە ناتوانم بزانێت دەنگم وێران وێرانە تۆ بەقەت من ماندوو نەبووی دەنگ نەگیراوە تۆ پێچی ئەمڕۆ بەس ئەوەندە هیلاک بووی من ڕۆشتا ئێوە خەرکی یاریکردن و کۆپلەیەکم بۆ بڵێ کۆپلێ ناتوانم دالێ بن نەکەم ئەو سوێنە گەورە بۆ دەخۆن وەیگە بڕاب بگەی من بڕوا دەکەم بێسوخ
مامەگیان تۆ شتێکی خۆش خاترێ یادگاریە ئێستا هیچ شتێکی وا حاضر نییە بۆ ئەوەی کامێرە و مایکە چێتە بەردەمێڵە هیچم لەبێ ئێمە خەڵکی چین بە سوتفە بە ئەوە کامێرە ڕوبەڕووی دەبینەوانێ ئەگە خەڵکی بین لەگە کامێرە بژین ڕەنگە هۆکاری باشە هۆکاری چێکە مەسڵ کەم کامێرە شتە ڕوو دەکاتە ناوچەی دوکان وەڵی بڵم چی هۆکاری چی بێ پرۆگرام و بۆنە لێرە هۆکارەکەی دانیشتوانی دوکان خەڵکێکی کەمی لێیە ئەنیەوە نییە بڵێ خەڵکێکی شوێنێکی گەشتیاری و هاوینە هەوارە کە گەشتیاریشە هەر ماوەیەکی کەم لە بەهاراندا گەشتیار ڕووی تێدەکاوەکو پێویستەکی نام بڵێن بەردەوام هەر چوار وەرزەکە گەشتیار ڕووی تێ ناکە ئەوە هۆکاری ئەوەیە کە کەمتر کامێرە ڕوبەڕووی خەڵکە واداری جاری کار خۆتان حەزەکە گە سوتفەش بە کامێرە باشە پیرۆستان بێ دەستان خۆش بێت ئەم بەڕێزە سەرەتاوتی بەڵام فەرقی نییە بۆ کما بە عیلەیەکن بۆ هەمووتان پیرۆستان بێت هیواداری سفادەی لێ بکەن خەڵکی لێ وەرگرن ئەم فاسلینە بۆ ئێوە زۆر سپاسانەکەن کە ئێمەتان قبول کرد لێرانە بەڵێ بەڕێزان خۆشەویستان لەگەڵما بین لەگەڵتان بین نوروزە نوروزە جژنەوە پیرۆزە بەڵێ خۆشەویستان ئەم خانمەمان لەگەڵدای ناوی بەڕێزت شەیما شەیما ناوی خوشکی من شەیمایە سپاس شەیما خان بەڕێزت لە چ شارێکەوە هاتووی ئەمڕۆ لە شارۆچکەی دوکان وەڵام لە شاری هەولێرەوە هاتووم زۆر پێم خۆشە ینی هەموو ساڵێکە من سپاس هەموو ساڵێکە من ینی دەوێت حتمما سەفەرێکی دۆکان بکەین چونکە زۆر سێرانگەیەکی خۆشە و شانازی بە کوردستانەوە دەکەم کە سێرانگای ئەو هاخۆشی لێە زۆر سپاس بیریشم چوو بڵام نەورۆزت پیرۆز بێ نەورۆز دێوەش پیرۆزم زۆر سپاس شەیما خان وتت خەڵکی شاری هەولێر باشە مش پرسیارێکت لێ یەکەم هەر سەبارەت بە هەولێر بەڵام هونەریە بێگومان ئاسانە و دڵنیاشمەی زانیت بەس بیزانی ها من نەخەی بەدرۆ باشە پرسیارەکەم ئەڵێ ئەکتەری کۆمیدی شەمۆ ناوی ئەسڵی چییە؟ ناوی ڕاستەقینی شەمۆ دەناسی؟ بەڵێ دێن کارەکانت بینیوە؟ ئیشەکانی دیو؟ ناوی چییە؟ ئەیامەکەم ئەیامەکەیا بۆ خۆ دەزانانی وڵی بە خۆم ینی ئەیامەکرم ینی تێتە پێش ساوم لە پێش ینی ناوەکان نووسریایە باشە سوپاس وڵامەکە ڕاستە دەست خۆش بێ بەڵام پێشەوەی خەڵاتەکەت پێشکەشکەی چیما پێشکەشەکەن وڵی بۆ پێشکەشکردن هیچم نییە بەس زۆر شانازی بە کوردستانەوە دەکەم زۆر شانازی بەوە دەکەم کە کچێکی کوردم و هیواداریشم هەموو کچەکان و کوڕەکانی کوردستان یەک هیوایان هەبێ ئەویش ئازادکردنی کوردستان بێ سوپات چەپڵەیەکی بۆ لێدان تکایە سوپاسی هاوکاریتان کرد هەتاکو ئێوە هاوکاری ئەو کەسانە بکەن کە دێتە ئێرە من پرسیاریان یەکەم خەڵاتەکان کەمە بێتەوە بەشی ئێوە نامێنێت بۆیە تکایەتر هاوکاری کەسمەکان باشە؟ بەڵێ ئەگەر هاوکارانم خەڵاتەکە بن بۆم خانمە پیرۆزت بێت بە دڵی خۆش هیوادارم باش ئیستفادەی لێ بکەی فاسلین بۆ تۆ زۆر سپاس دووبارە فەرموون خۆشەویستان پاشکەمێکی دیکە دەکەڕن لەڵاتە بەهارە بە ئەولایش دوای دەمە ئێرە دوای ئێرە باشە؟ باش وحدەکە دێنێت ئەتۆ ئەو دیارە خەڵکی دوکانی خەڵکی دوکانم ناو چییە؟ هیوا خۆت سوڕێنە بۆ کامێرە؟ نام هیوایە کاک هیوا تەمەنی چەندە؟ 18 ساڵم ماشەڵڵا باڵا زۆر بێت باز مەمنونم جوانە سپاس کاک هیوا بەڵێ لە چی شارەزای زۆرە پێت خۆشە چ وەرزش باش وەرزش مێژوویش باشە باشە پرسیارێکی وەرزشیم هەیە بەس یەک پرسیار پێمەوە بێ هەیە ئەڵێ بە یاری نێوان کام یانە ئەوترێت کلاسیکۆ بەرشەلۆنە و ڕیال مەدرید چۆن زان ئەجاوەکە ئەوەی کورد بێ بیزانێ ڕیاڵی دیا بەرشەلۆنەی هیچ یانیم بەیاریم ئەی بەداخەوە بۆ بایر منوخیم بە ناوبانگ خۆشەر نییە بایر منوخیم یاری بایر و بروسیا دۆرتمۆنی شەر کلاسیکۆیە ئەنتەر و ئەیسی میلانی شەر کلاسیکۆیە سانی وڵامەکە ڕاست بوو بەڕای خۆم ڕاستە وڵامەکە ڕاستە دەست خۆش پێ ئێمە خەڵات دەکەین فەرموو پیرۆزە بە دڵی خۆش سپاس فەرموون سپاس نوروزە
جژنەوە پیرۆزە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین دەچینە لایەن بنەماڵە بەڕێزە ئەم کاتتان باش ئەم کاتەوە باش ئەم کاتێکە باشتر ناوی بەڕێزت شوان لە نەحیا غزەلەرەوە کاک شوان تۆ بەڕێز توش برای ئەوی چی ئەوی زاومەلا زاوە تۆ خاتون ناوی بەڕێز چی ئەمانی کچی ئەمانی یعنی خوشکی ناوەکە لە بیرچەوە کە چی ئەوانی گەرماکە لێتی داوە وەکو من تۆ خانە نام تارەستە خوشکم خوشکیان محەممەد لە غزلەرە باشە بەخێر بێن ئێوەش وەکو من نیموانن لێرە باشە ئێمە پرسیارمان هەیە وەڵامیش لە ئێوە و خەڵاتیش لە ئێمە باشە کاری زانکۆن ئینشاڵا وەڵامە بەڕاست ئەو قسەی زۆر گەورە بوو کردێت بەس نەزانی جەزاتەدەم پرسیارەکەمان ئەڵێ کۆماری مەهاباد ساڵی چەند و لەکوێ دامەزرا کۆماری مەهاباد ساڵی 1946 دامەزرا ساڵی 1980 قوتابی زانکۆی ناوە ببزانێ بەڵام با قوتابی زانکۆنە ساڵی 1946 تۆ خات من نازانم تۆ شارزای نییە بۆ ساڵی 1004 ساڵی وەمەن هەیە باشە لەکوێ لەکوێ لە کام شار کام وڵات وەزانم کوردستانی ئێران بنازانم سار ئێران کام شار کۆماری مەهاباد ڕۆژهەڵاتم بیست و بەس ئەگەر دقت بدەی ئەگەر دقت بدەی من پێتم وت مەهاباد کۆماری مەهاباد لە مەهاباد ئێران ئەدی کوڕی باش من پێتاڵ کۆماری مەهاباد ئێران لە مەهاباتە ئەو گەرمایە تەسیری لە تۆش کرد لە بیان شەوە بداتانە باشە وەڵامەکەت ڕاست بووە 1946 کۆماری مەهابادی لە مەهابادە ئێمە باشە وەڵامەکەت بەڕاست دانێ خەڵاتی شتەکەین و پیرۆزات پاسنی بۆ ئێوە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت زۆر بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵمان خۆشەویستان ئێمە بەردەوامی لە گەڕانەکەمان ئەم خێزانە بەڕێزەمان بەسەر کردەوە ئێوەش لەگەڵمان بن ئەم کاتتان باش خێر بن سەرچاو بەخێر بن سەر زۆر سپاس ئێوە یەک هەمووتانی خانەوادەن یەک بنەماڵە بەڵێ خزمەن یاخود مەدەستم ژن و ژنخوازی خوشکن بران برایشن بەڵام شێوە شانەیەکە چێ فەرقی نییە ئەمزانی جمکن دوانە باشە خەڵکی کوێن بە سلێمانی هەمووتان خەڵک سلێمانی بەڵێ باشە بەڵام من ڕبانارە بینم ئەوەی کوێ هێڵە بجەیە هەورامان مەبەستە بەڵێ هەورامان دوای شانێکی لێ خۆم باشە سپاس ئێمە پرسیارمان هەیە و وەڵامش لە ئێوە و خەڵاتیش لە ئێمە ئەگەر وەڵامەکەمان بدەنەوە خەڵاتانەکەن پرسیارەکەشمان زۆر ئاسانە ئەڵێت ناوی چەند شاعیرێکی کوردم بۆ بڵێ ئەتر لە هەر چوار پارچەی کوردستان ئێوە ئازادن هەر شاعیرێک بڵێن شاعیر چوار کەسن یەکی دانێکم بۆ بڵێن چێ مەولەوی ئەوینەکەی منیشی وتە شێرگۆ بێکەس پیرەمێر لە کۆنەکانیان لە تازەکان نالی ئەم زین لە تازەکانیان هەر کۆنەکان بێ فەرقی نییە فەرقی نییە ئیسماعیل ساڵحیش ئیسماعیل ساڵح ئەوش خەڵکی سلێمانیە خۆت خەڵکی سلێمانی بۆی بەڵێ باشە ناکەم گرنگەوەی من وتم ناوی چوارین ئەوەی چوار کەس بوون دەستان خۆش بێ زۆر لەوەش زیاتان وێت پرسیارەکەتان ڕاستە وەڵامەکەی ئێمەش خەڵاتانەکەی ئەگەر ئێوە شتێک هەیە بۆ ئێمە بڵێن نوکتە خەڵکی سلێمانیان قسەیان زۆر خۆشە دایمەن نوکتەیان لەسەر زمانە ئەمە نوکتەیەکم بۆ بکەم بە هەر چوارتان وەڵای ئەو دەسینە لە خۆ تۆ پێکەنی بەخوا ئەم شتی باشی لایەوە خانم گیان والله بەخێراتنی جاری کەناڵەکەتانەکەم سپاڵێکی زۆر سەورکەوتووە زۆر سپاس بەس لەلایەن نوکتەوە داوای لێوردنەکە گۆرانی ناتوان بۆ داوای لێوردنەکەم
سوێن مەخۆ بە خوای گەورە دڵنیان بەردەوام لە ماڵەوە لەبەر خۆتە گۆرانیاڵی من ئەسڵ حەزم لێنی بەڕاست حەزم لێنێ وێوە پرسیارە دڵتان شکاندین تۆ لە ڕقی ئەوان ماخە من نایزانم من هەموو پشتێکم بەو قایمە شەرمەکەی ناوەڵە باوی شەرماوە ناوەڵە بەس نازانم بخۆم سەڵتم ناخۆش شەرم بۆیان نهاتینە دەرەوە لە ماڵەوە دانیشت هیوادارم ئەوە بێت بەس دڵتان شکاندین بەس قەیرە من خەڵاتەکەتان پێدەم بەس ئێمە یەک خەڵاتمان پێ بۆ هەر چوارتان قانونی بەرنامەکەمان وایە پرسیاری دووبارە نابێت ئێمە هاتیینە لای ئێوە یەک خەڵاتمان پێ بیکەن بە دوو کردەوە ئەگینی نازانم ئەگەر هاوکارانیشم هاوکاریم بکەن ئەو منداڵە چیەوەیە؟ ئەمەش کوڕی منە تۆیە چۆنی ئەو دەمولتە وڵە چۆنیت بۆ بە چاو نەچی ئەوەتان پێوە کردوە؟ ماشەڵڵا بەس دەمی شۆرە باشە ئێمە ببورن ینی عینی بەرنامەکەمان ئەوایە هەر بنەماڵی یەک ئەوە دێن یەک خەڵاتە دێن هیوادارم بە دڵتان بێت و دڵشتان نێشێت زۆر سپاس زۆر سپاس دووبارە پیرۆستان بدڵی خۆش زۆر سپاس خۆشەویستان لەگەڵمان بن. ئەو خانمە بچکۆل ئەومە منداڵە جوانە لێرە باوان ناوی چییە؟ هێلین خان ڕووکە ئێرەوە کامێرەکە لەگەڵ کێ هاتووی؟ لەگەڵ دایکم و باوکمە دایک و باوکت لێرەن ئێستا لێرەن ئامادە؟ جوان کامانە دایک و باوکی ئەم کچە جوانە ئەو باوکت هاوارەکە؟ باشە چیمان بۆڵێ؟ گۆران خواوەتان خواوەتان ئاواکەی ئاواکەی باشە سەر بەرزکەوە تەماشای کامێرەکە تکای بێدەنگی بزانم خانمە چیمان بۆڵێ؟ خواوەتان ئاواکەی شان دەرگیر و شیرینە دەشتی خۆش و ڕانجینە ئەوی کاوسەرە خەکی گاوهەرە ئەم بەڕڵا گوڵ و نەسینە بەڕڵا گوڵ و نەسین ئەم شۆنا شۆنی کوردە جێی قەرامان و مەردە لانی شۆنی نامەردە ئەوی کاوسەرە خەکی گاوهەرە بەڕڵا گوڵ و نەسرینە بەڕڵا گوڵ و نەسرینە دەستەکانت خۆش بێت چەپڵەیەکی بۆ لێدان دەستەکان خۆش بێت نازانم ئەم خەڵاتت کەین پێت خۆشە خەڵاتەکەی خەڵاتت دەوێ قسەمان بۆ بکە خەڵات بدەمێ ئەگەر ناڵێ مژ نادەوێت سەر بەرزکەوە خەڵات دەوێ بەڵێ خەڵاتێکیش بەم کچە جوانە پیرۆزە سپاس سپاس خۆشەویستان لەگەڵتان بەردەوامینە لەم عیلە بەڕێزەین کە هەمووش بە پێوە وەستاون مەجالیان نەدا دانیشی ئەو بۆ خۆشی بوو دایکیان باشی خۆشبی بەڕێز ئەتیا خانم ئێوە من برایم بژار سلام تانیا عیلان ئێوە نیگەر هەژار یەک خانەوادەن یەک بنەماڵە ئەمە دایکی هەمووتانە باشە تەمەەن درێژ بن باشە زاوەشتان هەیە باشار بە خۆشی بن تەمەەن درێژ بن ئێمە پرسیارمانەیە وەڵامیش لە ئێوە خەڵاتیش لە ئێمە باشە ئەگەر وەڵام پرسیارەکەم نەتان نەزانی هەر بێ شتێکی کەم پێشکەشکەن بەڵام پرسیارەکەش بۆ خۆی هەر شتێکە بێ شتێکم پێشکەشکەن قبولتانە پرسیارەکەی من جوان بێ بگرن ئەڵێت گۆرانیەکم بۆ بڵێ جا خۆتان توش کرد هەرە سەرتاوەتم وشەی بەهاری تێداوێت وەک دەزانن هەموو دەشت و دەر سەوزە بەهارە ئەوانە ئەمڕۆژی برێ ئەمڕۆژی کێ دەیڵێت نا بوەستن ئەڵێ پێ ئەمڕۆ دەشت و کێوشینە باندی ئێمە شیرینە وەرە یاران سەرگاردم ببینە لە جیهاندا گوڵێکی ڕەنجینە بەس ئەوەندە
نیوەش سەقەدوت منەوە قبوڵنیە ئەبێ یەکێکی کەم بە بڵێن تۆ بیڵێ چی وە بڵێم چەندی گۆرانیمانێ وشەی بەهاری تێدایە هەر بێ بەهار بێ گۆران نەرمان بەهاری من بەهارێکە نازم هەیە بەس بیرم چۆتەوە بەرەوە نەلەبیە ئەڵێ بەهاری من بەهارێکە نازان تەواو بەهاری من بەهارێکە ڕێزانی پێوەیە بەهاری من بەهارێکە گوڵە ڕێزانی پێوەیە ئای خۆشەویستان وەرێن لە دەورم کۆ ببنەوە هێ کۆش بوونەتەوە لە دەورت باشە سپاس ئێمە توانی قبوڵی کەین چونکە شتێکتان بۆ وتین یعنی سەرکەلەتان شکان قبوڵە جا بە کێ بدەم یەکەم جار وتی بەهار برای گەورم نیوەڕۆ بە دواتەوە ئاگاتان لێ بینەراین بەڕێزمەندە نیوەڕۆ بە دوامەوەی فەرموو پیرۆستان بێ بۆ هەمووتانە پیرۆستان بێت هیوادارم استفادەی باشی لێ بکەن چکەوە بۆ بەکارهێنانی شتی باشە دووبارە زۆر سپاس بۆتان نەورۆستان پیرۆز بێت دەستان خۆش بێت هەموو ساڵێ بەخۆشی نانە سپاس مەمنون